فەرماندەی مەیدانی کە هێزێکی لێ دەست بێتن زۆر گرنگە بۆ سوپاکە. ئەو فەرماندەیە ئەبێ یەک ئینسانێکی ئازا بێتن، باشە، قەراراتی دەست بەجێ بەکاربێنێتن، ئەوە نییە بڵین دواب بکەوێت لە قەراردان لە کاتی شەڕە، ئەبێ سیقەی بەخۆی هەبێتن باشە، و ئەبێ نمونە بێ بۆ ئەفسەرەکانی تر کە ڕێز و احتیرامی لێ بگرن، قەراراتی جێبەجێ بێتن و ئەبێ نێزیک بێ لە مەیدانی شەڕەکە بۆی سەرپەرشتی بکە لە چ قۆڵێکەوە پێویستی بە چییە، هەمووی ئەکەوێتە بندەست قائیدەکەوە ئەو فەرماندەیە. بەتەبع بەبێ ئەو فەرماندەیە تۆ ناتوانانی هێزەکان بجوولێنی تۆ چ قۆڵێ پێویستی بە یارمەتیە لە چۆ شکاویتەوە یاخۆت هێڕشەکەیت. ئەم پلانانە هەمووی خۆی دایانێتن، یعنی بکوژ و ببڕ خۆیەتی هەموو شتێ خۆیەتی، چاوەڕێی بریاری کەس ناکاتن بەڵێ کە شەر گەرمە بێتن و بڵێ داوای شتێکی لێ بکەن نەخێر، ئەوانەی لە مێشکایەتی هەبێ ئەوانە جێبەجێ بکاتن. گرنگەوەیە کە سەربازەکانی خۆی ژیانیان بپارێزیێ، یانی بڵێن خەسارەتی کەم بێ هەم لە هێڕشکردنە هەم لە بەرگریە لە دیفاعە. ئەبێ دیراسەتی جوغرافیای منتەقەکەی کامەڵ کرد بێتن، بزانێ هێزەکانی چۆن دابەشەکاتن